بێزانین پێم خۆشە ئەم بابەتە باس بکەم. ڕینی 5 بەردی گەورە بۆ قڵای نوگرە سەلمان و گۆڕە بە کۆمەڵەکان لە تەلشێخا کە بە ئەرکی دامەزراوەی کەریمی حەلەکە ئەنجام دەدرێ و بە هاوکاری مادی و معنەوی دکتۆر تاها ڕەسوڵ ئەنجام دەدرێت کە دەکرێت لێرەوە دەستخۆشی تەواومان هەبێ وەکو کەسوکاریان فعالکراوەکان و هەموو گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان دەستخۆشی تەواومان بۆ دوو بەڕێزی بە ئەکتیڤی ئەم بوارە کە بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ و بەڕێز مامۆستا شاخەوان سدیق کە بەڕێزیان وەک دامەزراوەی کەریمی حەلەکە هەردەم و هەمیشە لە خزمەتی گەلەکەیاندا بوونە. ئەم کارەیش یەکێکە لەو کارە پیرۆزانەی کە سەرووی 5 بەردی مەڕمەڕ ئەبرین لە کارگا بۆ گۆڕە بە کۆمەڵەکان کە عەلی حەسەن مەجید ئەیویت ئەبێ شاخەکان و بزن بە یەکەوە دا بپۆسڵێت و هەمویان وەکو ئاو لێ بکرێت و بێتە خوارەوە. ئەمە ئەو خەونەی عەلی حەسەن مەجید بوو کە لە ڕێگەی ئەم بەڕێزانەوە نایەتە دی ئەوە ئەم بەردانە ئەبرێتە سەر گۆڕە بە کۆمەڵەکان و لەوێ دادەنێ وەکو ناونیشان. دوو بەردیان بۆ مۆزەخانەی سژنەکەی سەلمانە لەوێ دادەنێت ئایندەدا دەبێ بە مۆزەخانە. 3 بەردیشیان یەکیان لەسەر جادەی شەقامی سعودێ تەلشێخە دادەنێ، 2 بەردیشیان لەسەر گۆڕە بە کۆمەڵەکان دادەنێ. یەکێ لەو گۆڕانە کە 172 ڕووفاتی لێ دەرهێنراوە، بەردێکیان بە ناونیشان هەموو شتێکی لەسەر نووسراوە کە دامەزراوەی کەریمی حەلەکە و هەروەها بە ڕێعایەت و سپۆنسەری دکتۆر تاها ڕەسوڵ و بە هاوکاری بەڕێز مامۆستا شاخەوان لەگەڵ مندا وەکو مصەمیم هاوکارە لەو کارەدا. ئەم کارە لە 16ی 5 لە ڕۆژی کۆمەڵکوژی عێراق لە پارێزگای سەماوە لە جەزیرەی عەرعەر لە گۆڕە بە کۆمەڵەکانی تەلشێخە دادەنێت. لای خۆمەوە دەستخۆشی تەواوم بۆ بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ و مامۆستا شاخەوان سدیق.